جەمیل سەلامەتی و هیوادارم ئێستا تەندروستیت باشتر بێ. ئەگەر بۆمان باس بکەی ئەو کات تۆ لەکوێ بووی، ڕووداوەکە چۆن ڕوویدا؟ ئەم لە گوندی خدرزێ بوون، ئەمە هەموو ئافتان هەمووی ڕۆژان یعنی لەو گوندەینا بۆ ئەمنێت ئەو گوندە بۆ پارێزگاریکردن لەو گوندە لەوێنە. شەو چ کاتێک بوو کە هێرشەکە کراوە؟ ئێوە چۆن بەرگریتان لە خۆتان کرد؟ چەند کەس بوون لەوێ؟ ئەمە لە ناو مزگەفتینە، ئەمە تا سبێنە لە ناو مزگەفتی دەمینینەوە. کار بە بڕک بوو بۆ هاتو هاوەرسکە خانیشکە لە پێشەمە هەیە، ئەوان مەدەنینە. دوایە بۆ تەقە و تەقە لەوان و تەقە لەمە مەقاومەش دوایە بە ئارپێچی لێیاندا. ئەمن بریندار بووم بۆ ئارپێچێ. برادرشکەم ئەویژە هالا هەر لە کاتی تەقەکردن و بەرگریکردن شەهید بوو بەداخەوە. یعنی ئێوە دوو کەس بوون لەوێ کە بەرگریتانە کرد لە نێو مزگەوتەکە؟ ئەمە ژمارێک پێشمەرگە بووین، بەڵام پەرد بووین، هەمووی لە ناو یەک نەبووین. چونکە گەر ئالەتەشی نەخوازراو هەبایە ئێمە هەمومان پەرد دەبوون بە لایەک، هەر یەکەو لە لایەک بوو. لەو شوێنە کە تۆ بوویت و پێشمەرگەکانی دیکە لەوێ بوون، یعنی یەک پێشمەرگە شەهید بوو کە برادەری خۆت بوو، تۆ بریندار بووی، دوو پێشمەرگە لەوێ دوو پێشمەرگە شەهید. یەشکەش دە پشتم بوو، ئەویش دەکاتی مەقاومەکردن لەکاتی تەقەکردن، ئەویش گولەقە ناسپی کرد بەداخەوە، ئەویش شەهید بوو. دەوروبەری چەند بوو، کاژێر چەند بوو؟ ئێوە ئامادەیتان هەبوو یان ڕووداوەکە لە ناکاو بوو؟ ئەگەر باس بکەی چۆن زانیتان کە هێرشیان کرد؟ بەخۆ ڕووداوەکە لە ناکاو بوو، ئێمە نەمانزانیەوانە هێرش دەکەن، چونکە ئەو لە بنچایە، یعنی هیچ دیار نییە، هیچ هەست و قستەک نییە. ناکاو هێرشیان کرد و بەڵام مەقاومەکی زۆرمان کرد و قووەتی زوو گەیشتە سەرمان و ئەلحەمدوللا قووەتەکە کتێ شکێنرا و یعنی کە قۆتەکە گەیشتە یارمەتی ئێوە بدا، ئەو کات داعش بەدواوە ڕۆیشت، یعنی شوێنەکە بەجێهێشت؟ بەڵێ قووەتی فەرماندە دەستکۆ عەلی ئەوان زوو گەیشتنێ و شەڕ لەگەڵیان دەستی پێکرد و وە تێک شکێنران و ڕاونان برە و چێ ڕۆیشت. دەستەکانت خۆش بێ، بە هیوای سەلامەتی، دەست خۆش.